الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريز لقرآن فيروز دا وشي تقوى زور دوباره بوتوا. تقوى هرچند زورك لمفسرين قرآن كتفسير قرآن يعني كردوه بكردي بوشي لخواترسان ليكيان داوتوا. بەڵام وا دەزانم و ئەگەر هەڵەمان نەکردبێ ئینسان وا نابێ لە تەقوا تێبگا کە هەمیشە لە خوا بترسێ بە ترسانێک کە خوای پەروەردگار نەعوذ بالله وەکو شتێکی سامناک بێتە بەرچاوی. چونکە خوایە کە ئەرحەم الراحیمینە بە بەزەیترینی هەموو بە بەزەییەکانە ئینسان لە جیاتی ئەوەی بڵێ لە خوا بترسێ بڵێ خوا بناسە. ئەگەر خوای پەروەردگارت وەکو خۆی ناسی ئەو کاتە خۆشت دەوێ. ئەگەر خۆشت ویست بە جوانی عیبادەتی دەکەی. ئەو کاتەی بە جوانی عیبادەتت کرد وەکو چۆن خۆشەویستێکت تەشبیه نەبێ بە خوای پەروەردگار هەوڵ دەدەی لە دنیادا لە قسە و ڕەفتار و کردارتدا دڵی نەڕەنجێنی و دڵی ئازار نەدەی و دڵی لێن نەێشێ، ئەوەش بەرامبەر بە خوای گەورە ڕەفتار دەکەی. هەمیشە خۆت دەپارێزی لە قسەیەک، لە ڕەفتارێک، لە کردارێک، لە هەڵوێستێک، لە بۆچوونێک کە خوای پەروەردگار پێی ناڕازی بێ. چونکە ئەوەندەت خواناسیوە وا خۆشت دەوێ خۆپارێزی لە هەر شتێک کە خوای پەروەردگاری تۆ نەهی لێ کردبێ و پەروەردگارت لێ بڕەنجێ. بەو مانایە لە قورئاندا چەندین جار قورئان تەئکیدی لەسەر وشەی تەقوا کردوتەوە. ئەفەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. لێرەدا تەقوا لەگەڵ ئیستیقامەتدا هاتووە. ئینسان خواناسی و دینداریەکەی پەرستنی پەروەردگاری هەتا مردن بێ. واتە ڕۆژێک خوات خۆش نەوێ و بیناسی دواتر سارد بێەوە. خواناسی و تەقوایەک سوودت پێدەگەیەنێ کە هەتا مردن لەگەڵ تا بێ، کە ڕۆژ بە ڕۆژ بەردەوام هەوڵ دەی لێی زیاد کەی و لێی کەم نەکەیەوە. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة. پەروەردگار بانجی گرۆی ئادەمی زاد دەکا و دەفەرمێ پەروەردگارتان بپەرستن بیناسن ئەو خوای کە هەمووتانی لە نەفسێک دروست کردووە. لێرەدا تەقوای خوای پەروەردگار پەیوەندیدارە لەگەڵ پەیوەندیکردن لەگەڵ بەندەکانی خوادا. واتە ئەو کەسەی کەوا ئیدعای خواناسی و خواپەرستی دەکا بەڵام ڕقی لە هەموو خەڵکە دەعواکەی بەتاڵ دەبێتەوە. قورئان دەفەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا. قسەی چاک لەگەڵ تەقوای خوای پەروەردگاردا بەیەکەوە هاتوون. جا خواناسی و دینداری و تەقوا بەچی پەیدا دەبێ؟ بەم عیبادەتانەی کە جەنابەت ئەنجامیان دەدەی، کە هەمومان ئەنجامیان دەدەین، بە نوێشکردن، بە ڕۆژوگرتن، بە عومرە و حەج، بە سەدەقە، بە قورئان خوێندن، بە زیکری خوا، بە ئامادەبوون لە نوێژی جومعەدا. ئەمانە هەمووی دەتکا بەوەی کە ئینسانێک بی خوا بناسی. لە هەر شوێنە سوودێک دەبینی و خۆشەویستی خوا بەم عیبادەتان دەچێتە دڵتەوە. لێرەدا گەورەترین مەبەستەکەت چییە؟ ئەوەیە چۆن ئەم تەقوا و خواناسیە پارێزی. چۆن کابرایەک خەرمانێک ئەنجام دەدا لە گەنمەوە کە دەیچێنێ هەتا شین دەبێ و خەرمان سوور دەبێ و لەسەر خەرمانە زۆر گرنگە خەرمانەکەی نەسووتێ و ڕەنج بە خەساری ساڵ نەبێ. ئێمەش تەقوا و خواناسیەکە دروست دەبێ. ئەی چۆن بیپارێزین؟ ئەمە میحوەری وتاری ئەم جومعەیەمانە. بەهۆی ڕەفاقەتی ئینسانی ڕازگۆ و چاکەوە خواپەرستی و دینداریەکە سەلامەت دەبێ. جا خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. پەروەردگارت بە حەق بناسن ئیمانداران پاشان لەگەڵ ڕازگۆیاندا بن. واتە ڕەفاقەتی چێ بۆ تۆ خواناسیەکەت بەوە دەپارێزرێ یان خوا نەخواستە بەوە لە ناو دەچێ. بۆیە وتاری ئەم جومعەیەمان باسی هاوڕێیەتیە. ئینسان بە عموم خوای گەورە وای دروست کردووە کە عینێکی کۆمەڵایەتیە. ناتوانیە بە تەنها بژی. کاتێک کە هەر لە مزگەوتابی ژیان ئاوا بەسەر ناچێت. ئەبێت لە مزگەوتا دوای ئەم چەند خولەکێکی تۆ مزگەوت و ماڵی خوا بەجێ دێڵی. ئەگەر لە حەج و عومرەبی مانجێکت پێدەچێت، دوای دیتەوە ناو ماڵ و منداڵ و پاشان بازار و ئەگەر تەلەبەبی ئەچێت زانکۆ پەیمانگا و خوێندنگاکەت بگرە و بەردەی ژیان دەست پێ دەکاتەوە.
ئەمە ڕۆژانە ئێمە تەعاملی لەگەڵ دەکەین. جا هەر کە لە مزگەوت و لە عیبادەتەکە و قورئان خوێندنەکە و زەکرەکەی خوا چوویتە دەرەوە بە ئاشکرا دوو کەس بانگت دەکا، بە ئاشکرا دوو کۆمەڵ، دوو دەستە، دوو جەماعەت، دوو گرۆه بانگت دەکا، یەکیان دەڵێ حەی عەلە الفەلاح، خەڵکی نەوەرن با بە یەکەوە بڕۆین بەرەو بەهەشت. بە ئاشکرا خەڵکانێکیش بانگت دەکەن وەرە لەگەڵما بۆ بدبن بۆ جەهەنەم، بە قسەی خراپ، بە کاری دزێ و ناشەرعی. ئێمە ئەمە بە چاوی خۆمان دەبینین. تۆ لە مزگەوتای خەریکی عیبادەت و خواناسی کە لە مزگەوت چوویتە دەرەوە ئەم دوو بانگەوازە هەیە، یەکیان دەڵێ وەرە بەرەو بەهەشت بڕۆ، یەکیان دەڵێ وەرە بەرەو جەهەنەمت بەرم. لێرەدا تۆ ئینسانێکی خۆپارێزیت پێ ناکرێ، زۆر گرنگە خواناسەکە بدۆزیتەوە، زۆر گرنگە باشەکە بدۆزیەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. ئینسان لەسەر دینی هاوڕێکەیەتی، على دینی خەلیلی، لەسەر دینی هاوڕێکەیەتی، لەسەر عەقیدە و بیر و بۆچوونی هاوڕێکەیەتی. بزانە چێ دەکەی بە هاوڕێت. زۆر کەسەیە عەقیدەیەکی پاکی ئیسلامەتی هەیە، جاری وایە بەهۆی ڕەفاقەتی کەسانێکەوە عەقیدەکەی ئینحرافی تێدەکەوێت، تێک دەچێت. هەر ئەو گەنجەی دوێنەیە ئەمڕۆ بۆ وا لایدا لە شەقامە ڕێگاکەی ئیسلام بۆ دوورکەوتەوە، بۆ لاڕێ بوو، هەر بەهۆی ڕەفاقەتی خەڵکانێکەوە. جاریوە بە ناوی دینەوە بانگت دەکە، بەڵام خۆی لە دینێکی ئەسڵ حاڵی نەبووە. جاریوە بە ناوی بێدینیەوە تۆ عەقیدە و بیر و باوەڕەکەت خەلەلێکی تێدەکەوێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێت دینەکەی لەگەڵ ڕەفاقەتا باس کرد. هاوڕێکەت دەستنیشانی عەقیدە و بیر و باوەڕی تۆ دەکا و تەئسیری لەسەرت دەبێت. بۆیە کاریگەری لەسەر ڕەوشت و ئەخلاقی ئینسان لە ڕێی هاوڕێوەیە. شاعیری عەرەب وتوێتی فلا تصحب أخ الجهل فإياك وإياه فكم من جاهل أردى حليما حين أخاه. قد خود مەخەرە ڕیزی هاوڕێیەتی کەسانی نەزانەوە، کەسانی کەم عەقڵەوە، کەسانی بێدینەوە، کەسانی کەم ویژدانەوە. چونکە ئەگەر تۆ چەند ئینسانێکی ڕێزدار بی، چەند بەدین بی، چەند بە ویژدان بی، بە تێکەڵاوی ئەو کۆمەڵە خەڵکە خراپە ڕۆژێک سەرگەردان دەبی. وا مەزانە بڵێ من ئەوان چاک دەکەم، بە دڵنیاییەوە چۆن کە تۆ تەنهای ئەوان زۆرن ئەوان کاریگەری لەسەردا دەنێن. زانایان دەفەرمون ئەگە تەماشاکەی لەناو شەبەکەیەک پیازدا یەک پیازی گەنیوی تێدا بێ، ئەوانەی کە ئەهلی میوەفرۆشتن و عەلوەکانن باش دەزانن، ئەو پیازە گەنیوە هەموو شەبەکەکە دەڕزێنێ. لەناو سندوقێک سێودا یەک سێوی گەنیوی تێدا بێ، لەناو سندوقێک تەماتەدا یەک دانەی ڕزیوی تێدا بێ، وەختێک کاریگەری بۆ سەر هەموویان دەبێ، هەمووی بۆ گەندەکە. بەڵام بەو هەموو پاک و چاکە ناتوان ئەمە چاکەن. بۆیە ئینسان دەبێت زۆر وریا بێت. چەند کەسەیە شەخسیەتی بەرز بوو بە ڕەفاقەتی کۆمەڵێک خەڵکی دوو لە ڕووتان ئاست خراپ، ئەویش هاتە خوارەوە. هەر نمونەی بەرچاو تەماشاکە سابوونێک لەگەڵ چایە داینێ، دواتر ئەو چای ناخورێتەوە، لە کارتۆنێکە داینێ بەیەکەوە، دوای دوو ڕۆژ دەری بکە دەبێت چایەکە فڕێدەی بۆن سابوونی گرتووە. ئینسانیش ئاوا بۆنی ڕەفیقەکەی دەگرێ، ئاوا بۆنی هاوڕێکانی ئەو کەسانی لە دەوریا تەعاملی لەگەڵ دەکەن لە ڕۆژانە و شەوانەدا کاریگەریان لەسەری دەبێت. بۆیە شێخی سەعدی کاتی خۆی بە شعر بە فارسی وتوێتی مامۆستای گەورەی مودەڕیس مەلا عەبدولکەریمی بیارە بە ڕەحمەت بێ، وتوێتی چەند جوان فەرموویانە لە مار بەدترە یارینا هەموار، ئەم لە ژین ئەدا ئەو لە ئیعتیبار. مار ئەگەر پێتەوەدا ژیانت لەدەست دەدەی، بەڵام ئینسانی خراپ کە بوو بە ڕەفیقەت ئیعتیبار و کەسایەتین لەناو دەبا. جا ئینسان ئەگەر جەستەی لەناو چێ باشترە، کابرا مارێک بە پەنجەیەدا پەنجەی دەبڕنەوە، یان ئەو پەڕی مرد ژینی لەناو چوو. بەڵام یارینا هەموار و ڕەفیقی بەد ئیعتیبارن لەدەست دەدا. زۆر کەس کەسیقەی لە بازاڕا نامێنێ، زۆر کەس کە ئیعتیباری لە نەبەرچاوی خەڵکان نامێنێ، هی ڕەفاقەتی خەڵکە. زۆر کەسەیە خۆی عیبێکی نییە، ئەڵێ تێکەڵاوی بنەماڵی فڵان کەسە، هەر لە خۆوە لە بەرچاوی خەڵکا سووک دەبی. ئیعتیبار و کەسایەتیت بەهۆی ئەو ڕەفیقەوە کە تێکەڵاوی دەبی بەرز دەبێتەوە، یان پەنا بەخوا نزم دەبێتەوە. بەسەرهاتێکەیە لە مێژووی ئیسلامدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شاری مەدینە جێگیر بوو، بانگەوازەکەی بە دورگەی عەرەبی وڵاتاندا بڵاو بووەوە. کابرایەک بوو ئەعشای کوڕی قەیسی ناوبوو، کابرایەکی شاعیر بوو، شیعرەکانی لە هەموو وڵاتاندا دەخوێندرانەوە. شاعیر بەشێکە لە ڕاگەیاندن، دەستگای ڕاگەیاندن زۆر مهمە. ئەو کەسانی کە شاعرن، کە هونەرمەندن، کە چیرۆکنووسن، کە ڕۆمان نووسن، کە شانۆکارن، کە وێنەکێشن، کە مۆسیقین، ئێوە دەبێت زۆر ئاگاتان لە خۆتان بێ. ئەگەر ئەم هونەرە جوانە بە چاشی بەکاربێ، خەڵک زۆر ئیسفادەی لێ دەکا. بەڵام هەمیشە بێدینەکانیش
بێویژدانەکانیش دەسەڵاتدارە زاڵمەکانیش ئەمانە بەکاردێنن بۆ خۆیان، چونکە ئەمانە بەنچکەری میلەتن. ئەگە بۆ جوانی بەکاری بێنی زۆر ئیستیفادەی لێ دەکرێت، وریاش نەبی میلەتی پێجێل دەکرێت. جاری وایە کۆمەڵە بەناو هونەرمەند دەسەڵاتێک حکومەتێک لە پشتیانەوەیە بۆی میلەتیان پێ بەنچکە، هەر چەپڵە لێدێ و هەر پێ دەکەنی نازانین لە چوادەورەت چ باسە. ئەم کابرایە شاعیر بوو، تەمەنی 90 ساڵ بوو، عمری گەیشت بووە 90 ساڵ کە گوێی لە چەند ئاەتێکی قورئان بوو، بۆ خۆشی پیاوێکی خوێندەوار و شاعیر بوو، وتی وەڵڵاهی ئەم کەلامە لە کەلامی بەشەر ناکا. بۆیە لە شوێنی خۆیەوە پیاوێکی ڕیشسپی و ناوداری عەشیرەتەکەشی بوو، هات بەرەو شاری مەدینە. کافرانی مەککە پێیان زانی، چونکە لە مەککەشە لە سووقی عوکاظ و ئەوانەدا شیعرەکانی ئەم پیاوە دەخوێندرانەوە. چوونە سەر ڕێگای و وتیان وەڵڵاهی ئەمە مەترسیە. کاتێ محەممەد شاعیرێکی وەکو حەسانی کوڕی ثابتی هەیە، ئەم شاعیرش بچێتە پاڵی، شاعری ئەو زەمەنە وەکو دوو تەلەڤیزۆنی سەتەلایتی ئەم سەردەمە دەوری هەبووە، ها چۆن حیزبێک سەتەلایتێکی هەبێت چۆن پێش دەکەوێت دەنگی دەگاتە هەموو شوێنێک. وتیان ئەم دوو شاعیرە گەورە لەگەڵ محەممەدا بن بەڕاستی زەربەیەکی گەورەمان لێ دەکەوێت، چونکە قسەی شاعیر دەمێنێتەوە. ئەڵێن کاتی خۆی کابرایەکی شاعیر قسەی بە ئەمیرێک بە دەسەڵاتدارێکی زاڵم گوت و پارچە هۆندراوەیەکی بەسەراوت. کابرای دەسەڵاتداری زاڵم شاعیرەکەی هێنا و لە قڕ و شڵپاوی هەڵکێشا و مناڵەورکەی بە شوێن خست و سوکایەتی پێکرد. کابرای شاعیر دوای ئەو سوکایەتی پێکردنە چووە ماڵەوە و ئاوێکی بە خۆیدا کرد و خۆی پاکردەوە، قڕ و شڵپاوەکەی لە خۆی کردەوە جلەکانی شۆر. ئەڵێ دوای ئەم شعرەی ود وتی یەغسل الماء ما صنعت شعری ثابت منك في العظام الخوالي. وتی ئەی دەسەڵاتداری زاڵم، ئەوەی تۆ بە منت کرد بە تەنەکەیەک ئاو خۆم خاوێن کردەوە جلەکانم شت و پاک بوومەوانێ و لەو سوکایەتی ڕزگارم بوو. بەڵام ئەوەی من بە تۆم کردەوە شعرانی لەسەر تۆم نووسیوە هەرگیز لێت نابنەوە، لە ناو قەبرەکەشتا ئێسقانت ڕزیوە ڕۆژێ خەڵک بەلا تا دێت دڵێنەوە ئەو فڵان کەسە بوو کە فڵان شاعیر شعرێکی لەسەر گوت. ها ئێستا شێخ ڕەزای تاڵەبانی خۆمان کاتی خۆی شعری هەجووی بەسەر کەسێکا وتی بێ 70 ساڵی بەسەرا تێپەڕی و هێستا کابرا لە قەبرەکەشا لە کۆڵی نابێتەوە. بۆیە شاعری زۆر گرنگە، یاخوا ئیعلام هێرش نەکاتە سەر کەسێک، ها لەم سەردەمەشە تەلەڤیزۆن بێوێ کەسێک سووکە، ئیعلامەکان ڕووی تێکەن و بیانەوێ سووچیکەن، زۆر دەبێت خەتەرە، لە کۆڵی نابێتەوە، پێوەی دەنووسێ. بۆیە هاتن وتیان ئەعشا ئەوە بەرەو کوێ دەڕۆی؟ وتی وەڵڵاهی بەرەو لای محەممەد دەڕۆم و بە تەمام موسڵمان بم. وتیان ئەزانی محەممەد و ئیسلامەکەی زینای حرام کردووە لە کاتێکا کە لای ئێمە هیچ گرفتێکی نییە؟ وتی من کابرایەکم ئارەزووی جنسم نەماوە، عمرم 90 ساڵە، دەی چم داوە لە زینە، هەر بۆ خۆی کارێکی قێزە و نیشە. وتیان ئەیە زانی عەرەقیشی حرام کردووە، بەڵام لات و عوزا حرامیان نەکردووە، بۆ لەسەر دینی خۆ نامێنێەوە و بەسەر خۆشی ژیان بەسەبەری و ماوەیەک بێهۆش و بێئاگابی. وتی من هەر پێشتریش ڕقم لە عەرەق بووە، چونکە عەقڵی ئینسان لە کەدار دەکا، عەقڵ کە گەورەترین سامانی ئینسان بێ بەسەر خۆشی حیفە لە کەداریکەی. بۆیە هەر ڕقم لە عەرەقا ئەوە گرفتێکم لەسەر ئەوە نییە، من پێش ئیسلام بوونیشم حەزم لە عەرەق نەبووە. لە دوور ڕێگاوە بۆی هاتین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسان تا بە تەمەنا دەچێت دوو شتیا گەنج دەبێتەوە لە ناخیە، حب الدنیا وطول الأمل. تا تەمەنت ساڵەکانی بەرەو سەرەوە دەڕۆن، پارەت خۆشتر دەوێ، بەعنی بەگشتی ئینسان پارەت خۆشتر دەوێ، حەزیش بە مردن ناکەی. ئەوەندەی گەنجێک جاری وایە ئامادەیە خۆ بەختکا و گیان بەختکا، کابرایەکی بە تەمەن بەو هەموو تەمەنەوە ئەو ئامادەیی تێدا نییە، هەتا تەمەنت زیاد کە خۆشەویستیت بۆ ژیان زیاد دەکا. کابرا عمرین 70-80 ساڵ بێ لە دەست مردن ڕادەکا، ئەوێ نەمرێ، بەڵام گەنجێک جاری وایە بەرەو ڕووی مەرگ زیاتر دەڕوە، زیاتر حەزن لە پارەیە. جاری وا کابرا عمری وایە 90 ساڵە، ئەو هەموو سەرۆتەی کە هەیەی هەر پێی ناخورێ، کەچی حەز دەکا دەوڵەمەندتر بێ. لەم دوو ڕێگایەوە بۆی هاتن، وتیان ناتوانین تەمەنی تۆ تازە درێژکەینەوە، تازە عمر بەدەست خوایەوە بزدرێژ و کەمی پێ ناکرێ و تەمەنەتێک بەڕێ کردووە، بەڵام وەرە بە مەرجێک مسلمان نەبی و بگەڕێیتەوە بەرەو شوێنەکەی خۆت، 100 حوشترت ئەدەینێ، 100 حوشتر. حوشتر باشترین ماڵی عەرەب بووە لەو سەردەمەدا. وڵاخی سواری بۆ وەکو سارە، وڵاخی بارکێشان بۆ وەکو توێ تا ئێستا و پیکا بۆ ئەوانە، جووتی پێکراوە، ئاوی پێ هەڵکێشراوە، باراشی پێ لێکراوە بۆ باراش براوە، یعنی هەموو پێویستیەکان، تەنانەت مارەی ئافرەت بە حوشتر دراوە، تەنانەت خوێنی ئینسان ئێستاوەی کە لە فیقی ئیسلامیدا هەیە ئەڵێن خوێنی ئینسان 100 حوشترە، ئەوە ئیسلام دای نەهێنا، ئەوە عورفێکی پێشتری عەرەبیە، ئەینا خوێنی ئینسان نابێ بە ئاژەڵی حوشتر و ئەوانە بپێورێ، ئەوە ئیسلام پەسەندی کرد بەوەی کە فیتنەی پێ بکوژێتەوە، ئەینا ئیسلام ئەوەی دا نەهێنا، حتا فیتنەی خوێن ڕشتن بە بەخشینی حوشتر دەکرا.
حشتر ماڵێکی بە قیمەتی ناو عەرەبەکان بوو وتیان 100 دانە حشتری سوورت دەدەینێ بە شەرتێ موسڵمان مەبە ئەم کابرایە کە بیری کردەوە ئەم هەموو سامانە لەدەستدا وتی قبوڵمە حشتەکانیاندایە پێش خۆیدان و لە ئیسلامەتەکەی پەشیمان بووەوە پەشیمان بۆەوە لە ڕێگادا چونکە پیر بوو لەرزۆک بوو وشترەکەی سەرسمێکیدا کەوتە ژێرێ و پێی لە سنگی نەو ڕوحی دەرچوو هیچ سوودی لە ماڵەکەی نەبینی ماڵەکەشی بەجێهێشت خەسارەتمەندی دنیا و قیامەت بوو بەڵگە لەم بەسەر هاتەدا ئەوەیە ئەم پیاوەی حەقی ناسی کەلامی خوای بیست و وتی والله ئەمە شعری شاعران نییە ئەمە کەلامی بەشەر نییە ئەمە لە محەممەدێکی نەخوێندەوار ناوەشێتەوە من چەند ساڵ لەگەڵ شعر و ئەدەبا دەستم هەیە ئەم قورئانە کەلامی خوایە هەموو حەقیقەتێک لە دڵیا چەسپی کە ڕەفیقی خراپ پێیان زانی هاتنە سەر ڕێگای لە دینەکەی خوا لایەندا چەند کەسەیە دەیەوێ بەرەو ئیسلام بێ چەند کەسەیە دەیەوێ بەرەو ماڵی خوا و ئیسلامەتی و عیبادەت بێ ڕەفیقی خراپ ناهێڵێ بۆیە زۆر گرنگە ئینسان ئاگاداری ڕەفیقەکانی بێ مرۆڤ ژینگەی دەوروبەر کاری تێدەکا گە ئینسان بچە شەتڵگەیەکەوە ها ئەو شوێنانەی نەمام و گوڵی تیا دەنێژرێ سەی دەکەی نەمامێک کە ئێستا شلە دارێکی ڕەقیان بۆ چەقاندووە دوای بە حەبلێک لە دارەکەیان ناڵاندووە گوڵەکەیان نەمامەکەەوە بە چاوی خۆمان دەبینین بۆ ئەم دارە چونکە ڕێکە ئەم نەمامەش بە ڕێکی پەروەردە دەبێت ئەگەر دارێکی خواری بۆ بینی وەکو گۆچان نەمامەکەی پێڵواسی ڕێک وەکو ئەو لار دەرەچێت ئێمەش ئینسانە ناسکەکانین بۆ نمونە مناڵێک ناسکە بەس چ دارێکەوە هەڵی پەستێری ڕێک ڕەفتاری ئەو وەردەگرێت ئەگەر ئەو ڕێک و ڕاست بێ ئەمیش ڕێک و ڕاست دەبێت ئەگەر لار و لەوێر بێ بە بێگومان ئەویش لار و لەوێر دەبێت ئەو کەسەی کە قاتڵە ئەو کەسەی کە پیاوکوژە نە لە سکیدایکیا بە پیاوکوژی لەدایک بووە نە لەلاو چەک و تەقەمەنیدا لەدایک بووە ئەو کەسەی کە قەتڵ دەکا و چەندین کەسی کوشتووە ڕەفەقەکانی دەوروبەرەکەی ژینگەکەی فێری پیاوکوشتنیان کرد ئەو کەسەی کەوا تریاک کێشە لە کێڵگەیەکی چاندنی تریاکە لەدایک نەبووە زۆر بە پاکیاتە سەرزەوی فیترەتی پاک بوو ئەوە تریاک کێشەکان بوون فێری موادی مخەدەری و بێهۆشیان کرد ئەو کەسەی کە عەرەقخۆر بووە لە نادیدا بەڕێزان لەدایک نەبووە وەڵڵی وایە دڵێن فڵان کەس عەرەقخۆرە جەنابە سەر سۆر دەمێنێت چۆن کوڕی بنەماڵەی فڵان کەس عەرەق دەخوا لەو بنەماڵە شێخە لەو بنەماڵە مەلایە لەو بنەماڵە بەڕێزە چۆن ماڵی فڵان کەس کوڕەکەی عەرەق دەخوا دەیخۆ لە ماڵەوە فێر نەبوو ئەوە ڕەفیق فێری کرد عەرەق بخواتەوە ئەڵێم فڵان کەس قومارچییە جەنابە سەر سۆر دەمێنێ چۆن بنەماڵی فڵان کەس قومارچیان تیا هەڵکەوتووە چەند ئینسانی کاسبن چەند ئینسانی بەڕێزن قەت دەستی خەڵکیان نەبڕیەوە چۆن ئەم کوڕیان وا دەرچوو قومارچیە و دەستی خەڵک دەبڕێ و پارەی خەڵک دەخوا کاکە وەک کۆمەڵە ڕەفیقێکن وایان لێ کرد دەچیتە بازار سەی دەکەی ئافرەتێکی بە حیا و بە حورمەتی سەرسپی دوو لەچکیشی داوە بەسەریدا عەبایەکشی بە خۆیدا داوە کراسەکەشی تاریکە سەی دەکەی ئافرەتێکی لەگەڵایە شەرم دەکەیت کە تەماشایکەی هەموو لەشی بەدەرەوەیە ئەمە کچی ئەم دایکەیە دەیخوا مافرەتە ڕوت و قوتە لەم دایکەوە فێر نەبوو و دایکەکە وا نەبوو خوێنەنکی وا نەبوو خۆ بنەماڵی ئەمان وا نەبوو ئەمە ئەم کشە لە ڕەفیقەکانی دەرەوەی فێری ئەم بێ پۆشتەیە بوو جلەکانی فڕێدا خۆی ڕوت کردەوە ئەیناگە خۆ سەیری دایکی کردایە وەرە دایکی ببینە چۆن ئەڵێ ئێمە کچی ئەم دایکەیە بۆیە ئێمە زۆر جار بەڕێزان لە ماڵیشەوە ئەو سەیتەرەیەمان نامێنێ ئەوەندەی هاوڕێی منداڵەکانمان کاریگەریان هەیە بنەماڵەکەی خۆت ئەو کاریگەریەی نابێ جاران هاوڕێ هەر یەک ئینسان بوو ڕەفیقێکت هەبوو دوو ڕەفیقت هەبوو ئێستا لە ناو کونی ژوورەوەی ماڵەکەت داگە دەرگاکەش داخی ڕەفیقەکە لەگەڵتایە ئەزانی چێ فەیسبووکەکەتە ئێستای وایە هەر کەس ناناسێ فەیسبووکەکەت هاوڕێی تۆیە جایاخوا لە چاکەدا بەکاربێ ڕەفیقێکی باشە ئەگەر لە خراپەدا بێ خراپترین ڕەفیقە کە شەویش وازن لێ نایەنێ سایتی ئەنتەرنێتەکەتە پەیجەکەتە تیڤیەکەتە ئەو سەتەلایتەی کە دەیکەیەوە هەر کەسایەتی تۆ دەسەلمێنێ ڕەفیقی چێ کابرایەک بۆ جاسوسی نردبوویان بۆ ماڵی کابرایەک هەرمە واقع لەم ساڵانەدا ڕوویدا بوو بزانن فڵان کەس ئیتیجاهی حیزبی چییە وتیان وەڵی کەس تێناگا کابرایەکی جاسووت من تێگەم دەچمە ماڵیان بەناوی میوانداری و کۆنتڕۆلی تەلەڤیزۆنەکەی سەیر دەکەم بزانم قەناتی یەکەمی ناو تەلەڤیزۆن و سەتەلایتەکەی کامە یەکسەر دەزانم کام حیزبەیە هەر ئێستا سەتەلایتەکەت پێ دەڵێ کامانە لە پێشەوە ڕیزکردن تۆ ئەهلی کامەی ئەهلی شتەواشەکانی یان سەتەلایتەکەت پێ دەڵێ ئەهلی خراپەکانی ئەمانە ڕەفیقێکن هاوڕێیەکن لە کۆڵن نابنەوە دایمە لەگەڵتان لە دەرێ خۆل لە خەڵک دەدزیەوە لە بەدمی تەلەڤیزۆنەکە تا حازرە کۆنتڕۆڵەکە بەدەست خۆتەوەیە گۆڤارێک دەخوێنیەوە لەناو ئەو هەموو گۆڤار و بڵاوکراوەدا ئەوە ڕەفیقتە یەکسەر ئیتیجاهەکەی کاریگەری لەسەرت دادەنێ ڕۆژنامەیەک ڕۆژانە دەخوێنیتەوە ڕەفیقتە لە کامیاندا باش هەڵدەبژێری یان خراپ هەڵدەبژێری دڵنیا بە تەئسیری کاریگەری لەسەرت دەبێ بۆیە ئیمامی حەسەنی بەسری دەفەرمێ
ئەگەر ئینسانێکی باشیژنی هەوڵ بدە ئینسانی چاکت خۆش بوێ ئیلا سوودێکت پێ دەگەیەنێ عەتر فرۆشێک ئەگە عەتریشی لێ نەکڕی ئیلا لە دوکانەکەیدا بۆنێکی خۆش دەچێ بەسەر و مێشکدا ئیلا بۆنێکی خۆشی هەردێ بەسەر و مێشکدا ئەگە ئینسانێکی مەردایەتی لە دەست نایە ئەگە ئینسانێکی نورانینی ئەگە ئینسانێکی چاکەکاریت پێ ناکرێ هەوڵ بدە ئینسانی چاکەکار و نورانی و مەردت خۆش بوێ لە ناخەوە خۆشت بوێ لە دڵەوە وەڵای ڕۆژە سوودت پێ دەگەیەنێ هەوڵ دەدەی لاسای بکەیەوە هەر هیچ نەبێ خوا پاداشتێکت بۆ دەنووسێ ئینسان تەماشاکە بەڕێزم سەر هەڵبڕە بەرەو ئاسمان ئەم زەویەکە ئێستا ئێمە تیانیشتە جێبووین زەویەکە تەنێکی تاریک و بێڕووناچیە تاریکستانە مان کە سەر هەڵدەبڕی و دەبینی تەنێکی تاریکە هیچ ڕووناکی لەسەر نییە ئەو هەموو ئەستێرە بە ئاسمانەوە هەمویان تاریکن بەڵام بە ئێمە و بە مانگ و بە ئەستێرەکان دەڵێن لە زانستی جوغرافیادا کۆمەڵەی خۆر ئێمە ئێستاوەتانە لە ڕووناکی ڕۆژادا دەنیشین ئەوەندەی کە خۆر لێماندا مانگ ئەوەندەی خۆر بەریکەوێت چەند ڕووناکە ئەستێرەکان هەمویان ڕووناکەن ئەوەی لە کۆمەڵەی خۆردایە چونکە خۆیان داوەتە پاڵ خۆر هەمویان بەشێ لە ڕووناشیان بەرکەوتو با خۆشیان تاریک بن ئەوە چەند نمونەیەکی سەرنجڕاکێشە هەمویان منەوەر بوون پێی هەمویان ڕووناک بوون هەمویان درەوشاوە بوون بەهۆی یەک کەسەوە کە ڕۆژە کۆمەڵەکەی دەوری هەمویان منەوەرن پێی وەڵڵی ئینسانی چاکی ژوایە 100 کەس لە دەوری ئینسانێکی چاک بن هەمویان پێی منەوەر دەبن هەر یەکەیان بەشی خۆی ڕووناکی وەردەگرێ ئەگەر وەکو شەویشت بەسەرا بە جارجار لێ دوورکەویەوە ئیلا لایەکت هەر ڕووناکە لە تاریکستانە نامێنیەوە تۆش لەو گوڵاوە بەرت کەوتووە لەو ڕووناچیە بەشت ماوە لە قورئان ئەگە تەماشاکەی باسی ئەسحابی کەهف دەخوێنیەوە وەکەلبهم باسط ذراعیه بالوەسیط خوا باسی سەگەکەیان دەکات ئەو هەموو ملیارەها سەگە لەسەر زەویدا هەبووە سەگی ئەسحابی کەهف کە شوێنی ئەو کۆمەڵە گەنجە خواناسەکەوتن خوا مەدحی سەگەکەشی کردووە لە قورئاندا یعنی خۆ سەگێکی چی نەکردووە هەر هاوڕێی کۆمەڵە خەڵکێکی خواناس و بەڕەوشت و باخلاق بوو خوا ڕێزی لەو سەگەش گرتووە هەر لەگەڵ ڕەفیقی چاکاندابی دڵنیا بە خوای گەورە چاکت بۆ دەکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ پرسیاریان لێ کرد ئەی پێغەمبەری خوا کەی قیامەت دێ بە کابرای پرسیارکەری فەرموو ما ئەعدەدتە لەها گرنگ نییە کەی قیامەت دێ بە مردنی تۆ قیامەتی تۆ دەستی پێ کردووە بەڵام چیت بۆ ئامادە کردووە چیت بۆ قیامەت ئامادە کردووە وتی وەڵڵی ئەی پێغەمبەری خوا نە نوێژێکی ئەو تۆم هەیە نە ڕۆژوێکی سونەتی زۆرم هەیە وەڵڵی نە دەوڵەمەندم بە ماڵ و سامانەکەمدا خێرێکی زۆرم کردبێ نە حەج و عومرەیەکی وان بەدەستەوەیە بۆ قورئان ئەگە سەیری کردەوەکانی خۆم دەکەم بۆ قیامەت ماڵوێرانم ئەو قیامەتە دوور و درێژەوە ئەو بەهەشتە گران بەهایە بەم کار و کردەوەکەمانی من ناکڕدرێ بەس وەڵڵی ئەی پێغەمبەری خوا ئەوەی دڵم پێی خۆشە ئەوەیە لە ناخەوە خوا و پێغەمبەری خوام خۆش دەوێ ئیسلامم خۆش دەوێ مزگەوتم خۆش دەوێ دیندارانم خۆش دەوێ بە بینینی خەڵکی چاک دڵم دەگەشێتەوە بە بینینی خەڵکی بێدین دڵم ئازار دەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بۆ تۆ سەرمایەکی گەورەیە ئەنتە مع من ئەحبەبتە دەی بزانە چێت خۆش بوێ لە قیامەتە خوا لەگەڵ ئەوانە حەشرت دەکات خوا و پێغەمبەری خوات خۆش دەوێ لە ڕێزی خوا و پێغەمبەری خوا بێ بەش نابی خوا بەوە دەتبەخشێ ئەگە کاروکردەوەشت پێ ناکرێ هەوڵ دەر لە خۆشەویستی ئەوانەوە نزیک بی کەسی چاک لە قیامەتیشا سوود بە ڕەفیقەکەی دەگەیەنێ قورئان ئاماژە بە بابەتێک دەکات لە سوورەتی شوعەڕا ئاەتی 101دا کاتێک جەهەنەمیەکان دەچنە جەهەنەمەوە هەندێکیان مولحید و بێباوەڕن ئەوە هەتا لە جەهەنەما دەمێننەوە خەڵکانیش تێدا ئیماندارن ئیمانیان بەخوا بە پێغەمبەر هەبوو بەڵام کردەوەی خراپیان زۆر بووە چاکەکانیان کەم بووە ئەخرێنە جەهەنەمەوە بانگی یەکیان دەکرێ وەرە دەرەوە خوا لێت خۆش بوو ئەڵێ بە سەبەبی چی ئەڵێن فڵان کەسی برادەرت کە لە دنیادا لەگەڵ تا ڕەفیق بوو شەفاعەتی بۆ کردی لە دیوانی خوادا وەرە دەرەوە ئەم کەسانە دوو کەس بوون دوو هاوڕێ بوون یەکتریان خۆشویستووە هاودەمی یەکتر بوون یەکیان زۆر ساڵح و خواناز بووە ئەمەی تریان ڕەفتاری خراپی هەبووە بەڵام ئەم ساڵح و خواناسەی زۆر خۆشویستووە کاتێک کە لە بەهەشتا جێگیر دەبی بیری برادەرەکانی دنیا دەکەیتەوە خوایە فڵان کەس ئەوەی کە دیار بە ئەهلی بەهەشت بە یەکتر دەبینی ئەوەی کە دیار نەبێ خوایە گیان بۆ فڵان کەس دیار نییە لە بەهەشتا بە بێگومان لە جەهەنەمایە ئەم عەبدە ساڵحە داوا دەکات خوایە گیان خوا داوا لێ دەکەم ئەم بەهەشتا هیچ کەم و کوڕی نییە و بە ئاواتەکانی دڵم گەیشتوم ئەوەی دڵم خەتەرەشی پیان هاتۆ چاوم نەیبینیوە لێرەدا دەیبینم لە خۆشیدا بەڵام خوایە خۆزگە فڵان کەسی ڕەفیقیشم لەگەڵدا بوویایە چۆن لە دنیادا دڵم پێی دەکرایە وەڵڵاهی خۆزگە لە بەهەشتیشا لەگەڵ مابووایە خوا دەفەرمێ بێدڵین ناکەم لەبەر خاتری ئەو عەبدە ساڵحە ڕەفیقەکەی لە جەهەنەم ئازاد دەکرێت لەوێدا جەهەنەمیەکان دەڵێن
فما لنا من شافعين ئای حەیف ئێمە کەسێ نێتکامان بۆ بکە ولا صديق حميم دۆستێکی دڵسۆزیشمان نیە لە دیوانی خوادا تکامان بۆ بکە لە دنیای ڕەفیقی کەسێکی چاک نەبووین ئاوا لە قیامەتە تکایەکمان لە حزوری خوادا بۆ بکە جا بەڕێزان کە قورئانمان خوێندەوە زۆر بە وردی بیخوێنینەوە سەیەکە قورئان دەفەرمێ شافعین بە جەمع هاتووە کۆیە لەبەرەوەی شەفاعەتکارانی قیامەت زۆرن هەموو پێغەمبەران شەفاعەت دەکەن خاتەمی هەمویان بە ملیۆنەها خەڵک بەر شەفاعەتی پێغەمبەر دەکەوێت خوا لەوانەمان حساب بکات پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم شافعی ڕۆژی مەحشەری گوناهبارانە علەمایان شەفاعەت دەکەن چەند عالمی بە حەق هەیە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ خەڵک دەکات ئەڵێ خوایە گیان من کە ئەم عیلم و زانیاریەم بە خەڵک گەیاند کە ئەم زانست و زانیاریەم گوت کە ئەم تەدریس و دەور و دەرسەم هەبوو کە ئەم خوتبە و محاضەراتەم هەبوو خوایە بەهۆی پاڵپشتی فڵان کەسی دەوڵەمەندەوە بوو ماڵەکەی خستبۆ بەر دەستم من دەمتوانی ئاوا کار بکەم خوایە گیان ئێستا فڵان کەس بای ئەوەندە عەمەلی نەکردووە بێتە بەهەشت خوایە لەبەر خاتری من و عیلمەکەم بیبەخشە خوا دەیبەخشێ شەهیدەکان شەفاعەت دەکەن ساڵحەکان و خواناسەکان فریشتەکان ئەو کاتێک کە دەتەوێت گوناهێک بکەی و بیری خوات دەکەوێتەوە قەڵەمەکەی فریشتە بەدەستەوێتی گوناهەکەت بۆ تۆ مارکە و تەوبەیەک دەکەی و دەگەڕێیتەوە فریشتە لە ڕۆژی قیامەتە لە خوایە فڵان کەس من شاهیدم لەبەر ڕەزامەندی تۆ گوناهەکەی نەکرد خوایە من شاهیدی بۆ دەم و شەفاعەتی بۆ دەکەم دەفتەری ئەعمالەکەیم ڕەش نەکردەوە بە خراپە فریشتەکانی شەفاعەتمان بۆ دەکەن بەڵام ئەمە جەمعە شافعین بەڵام بۆ سەدیق بە مفرەت هاتووە ها سەدیق بە تاک هاتووە چونکە دۆستی دڵسۆز زۆر کەمە قورئان چەند وردە شەفاعەتکاران بەگشتی زۆرن بەڵام سەدیقی بە مفرەت هێناوە یعنی دۆستێکی دڵسۆزی ئاوا دەستکەوێت لە قیامەتیشا لە ئەو پەڕی خۆشیدا تۆی لەبیر بێ بەڕاستی سەرفرازی بەخوا حیفە دۆستی ئاوا زۆر کەمە بۆیە قورئان لەوێژدا بە قورئانە بە تاک هێناوێتی یعنی زۆر کەم دەستت دەکەوێت دۆستێک لە بەهەشتا بێ لە هیچی کەم نەبێ ئەوەی بە خەتەرەی دڵیشیدا نەهاتووە لە دنیادا لە بەردەستیا بێ کەچی لەوێ تۆی لەبیر نەچێتەوە لەوێدا بڵێ خوایە ئەم بەهەشتەشم بەبێ فڵان کەس زۆر پێخۆش نییە حەز دەکەم ئەویشم لەگەڵا بێ و تام و لەززەتەکەی وەرگرم ئەوە زۆر کەمە بۆیە قورئان بە تاک هێناوێت یان تەعبیری قورئانی بەڕێزان کە قورئانمان خوێندەوە ئاوە بە وردی سەیریکەین کەسی چاک ڕەحمەتە بۆ دەوروبەری ڕەفیقی خەڵکی باش بە خۆشت بوێ وەڵڵی سوودێکی لێ دەبینی عالمێکی گەورەی ئەم کوردستانەی خۆمان ناوی مامۆستا شێخ نورەدینی موفتی بوو چەند ساڵێک لەمەوبەر وەفاتی کرد و جێگەی عالی بێ لە بەهەشتا مامۆستا شێخ نورەدینی موفتی برای مامۆستا شێخ خالیدی موفتی هەڵەبجە بوون کە بنەماڵی موفتی یەکێکن لە بنەماڵە گەورەکانی ئەم کوردستانە مامۆستا شێخ نورەدینی موفتی یەکێک بوو لەو کەسانی دوور لە جیهانی سیاسەت و حیزبایەتی ئەوانە خالصا مخلصا تەمەنی منداڵی تا مردنی لە خزمەتی قورئان و شەرعا بوو هەمیشە فەقەی گەورە و مامۆستای گەورە لە خزمەتیا خوێندوویانە شەوێکیان درەنگانێک لە دەرگای ماڵی ئەم مامۆستا بەڕێزە ئەدرێ ئەوە لە مەناقیبی مامۆستا شێخ نورەدینی موفتیدا لە لاپەڕەی 158 دا نووسراوە لەوێدا خوێنمەوە لە دەرگا ئەدرێ و کەسێک دەڵێت جەنابی مامۆستا هاتوومە خزمەتت دایشی خەسووم لە سەرمەرگای و ئافرەتێکی بەتەمەنە وا خەریکی گیانەڵایە بەڵام پەنا بەخوا لە جاتیەوەی دەڵێن بڵێ لا ئیلاهە ئیلا الله کوفر دەکا و ژینەوە بەخوای پەروەردگار دەدا واللهی لەسەر ئەم حاڵە بمرێ سەربی سەرمەرگ دەبێت لەو بێهۆشیەدا کوفر دەکا تو خوا لەبەر خوا دوعایەکی خێری بۆ بکە و خوای گەورە ڕەحم بە ئێمە شوبەویش بکە مامۆستا دەفەرمێ پەرداخی ئاوم بۆ بێنن لەسەر پەرداخە ئاوەکە چەند سوورەتێکی قورئان دەخوێنێ و دەست بەرز دەکاتەوە دەڵێ خوایە گیان ئەوە ئومەتی پێغەمبەرەکەی تۆیە خوایە چی گوناهبار بێ و تاوانبار بێ لەبەر خاتری خۆشەویستی خۆت و ناوە جوان و سیفاتە بەرزەکانت و خۆشەویستی پێغەمبەرەکەت خوایە ڕەحمی پێ بکە و سەربی سەرمەرگ نەبێ زۆر بۆی دەپارێتەوە دەفەرمێ ئەم پەرداخەش بەرن بە چەند کەوچکێک بیکەنە ناو دەمێەوە ئەی بنە ماڵەوە پەرداخە ئاوەکەی بە هەر چۆنێک بێت چەند کەوچکێکی یەخەنە دەمەوە ماوەیەک بێدەنگ دەبێ جا دواتر ئەمە چێ دەیگەڕێتەوە خێزانی بەڕێزی بەیانی دەنگ و باز بڵاو دەبێتەوە فڵان کەسی ئەو کۆڵانی ئەو دیوترمان کە شەو هاتن داوای دوعای خێریان لە مامۆستا دەکرد لەبەرە بەیانە فەوتی کرد و لە دنیا دەرچوو کۆچی دوایی کرد خێزانی مامۆستا چێتە پرسەکەی زۆر ڕێزی لێ دەگرن زۆر حرمەتی لێ دەگرن زۆر بە خێراتنی دەکەن ئەڵێن یا ڕەبی خوای گەورە ماڵتان ئاواکە خوای گەورە جەنابی مامۆستا پایدارکە وەڵڵی شەو وەکو پەرداخە ئاوەکەمان هێنا و چەند کەوچکی ئاو دوای چەند خولەکێک بە ئاگا هاتەوە و دەستی کرد بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله هەتا ڕوحی دەرچوو لەسەر تەوحید و خواناسیەکە مرد کە دەفەرموون کە دەچێتەوە مامۆستاش دەفەرمێ وەڵڵی ئەم شەو تا هەستاوم بۆ شەو نوێژ من خەو نەچۆتە چاوم هەر خەمی ئەوەم بوو لە خوا دەپاڕامەوە خوایەکێک لە ئومەتی ئەم ئیسلامە سەربی سەلەمەرگ نەبێ خوا ڕەحمی پێ بکەی شایەتمان بخێسە زمانی و بە ئاخر وشەی شایەتمانەوە بێتەوە دیوانی تۆ چاو لێ بەڕێزان
کەسە باشەکان لە گەڕەکێکا بن ئەبێ خۆشت بوون ئەبێ ڕێزیان لێ بگری لەو خولیەت لە قولیبەت ئەم دنیاە کە ڕاوەستاوە بەم ئینسانە وەلیانەوە بەم ئینسانە خواناسانەوە بەم ئینسانە پاکانەوە ڕاوەستاوە کۆمەلگا ئەینا تۆ بڵێ بەم گەندەڵانەوە بەم مەسئولە ناعادلانەوە بەم دز و جەردانەوە بەم سەرۆت و سامان لوشکەرانەی میلەتەوە ڕاوەستا بێ نەوەڵا ئەوە دنیا بمانەوە ڕانەوەستاوە ئەوە هی بەڕێستە تۆی ئەهلی مزگەوت ئەو ئافرەتە سەرپۆش بەسەرا ئەو گەنجە بە حیا و بە ئەخلاقا ئەو مامۆستا مێزەر پاکە ئەو شێخە بەدەم بە دوعایە ئەو پیرە نورانیە ئەو منداڵە بێت تاوانە کە هەمووی دەڵێ یا ئەڵڵا یا ڕەحمان و یا ڕەحیم ئەوەیە خوا ڕەحممان پێ دەکا دەی لەو کاروانەدا بە لەگەڵ ڕیزی ئەوانەدا بە کە یا ئەڵڵا لەسەر دەمیانە بۆ ئەوەی لەسەر مەرگا دوعای موسڵمانانی هاوزمانت فریادکەوێت هاوڕێتی لە قبریشدا هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی سەختی ئوحودا کە 70 سەحابەی بەڕێزی شەهید بوو ئالەو کاتەدا فەرمووی ابحثوا بين القتلى عن رجلين عمرو بن جموح وعبد الله بن حرام فەرمووی دوودوویان خەنە قبرێکەوە لەبەرەوەی ئەو هەموو قبرە هەڵ ناکەندرێ دوو سێدایان خستنە قبرێکەوە فەرمووی لەناو شەهیدەکاندا بگەڕێن دوو کەسم بۆ جیا بکەنەوە بیان هێننەتە نژیەکەوە عمری کوڕی جەموح عبد الله كري حرام باوشي جابر وتيان لماذا يا رسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا بۆچی لەناو ئەو هەموو حەفتا شەهیدەدا ئەم دوانت بۆ بدۆزینەوە وتیان خوا دەبێ ئەمانەت چیان کرد بێ ئەبێ پیغمبری خوا بە چی ئاگادار کرابێ بۆ ئەم دوانت جیا بکرێنەوە فەرمووی ئیدفیناهما سەویەن دەمەوێت بەیەکەوە بیان خەنە قەبرەوە ئەو دوانە بێنن بیان خەنە قەبرێکەوە بەیەکەوە وتيان بو أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم فأموي فإنهما كانا متحابين في الدنيا والله ئاگادار بووم ئەم دوانە لە دنیادا زۆر یەکتریان خۆش دەویست توخوا با لە قبریشا لە یەکیان دانەبڕین بەیەکەوە بیان خەنە قەبرەوە وە سونەت ئەگەر کەسێک لەبەر خوا خۆشویست وەسیەت بکەی بڵێ ئەگەر مردم لە تەنیش فڵان کەسەوە بمنێژن ئەمە کارێکی شەرعیە و بێشەرعی نییە با لە قەبرەکەشا لێی نزیک بم با لە قیامەتیشا کە ڕاست بووینەوە بەیەکەوە ڕاست بووینەوە بۆ مەیدانی مەحشەر با بەیەکەوە بڕۆین بۆ بەهەشت بەڕێزان ئەم دنیای هەر ئەم مادیگەرایانیە کە زاڵ بۆ بەسەرماندا ئەم دینە ئەم جوانیانەی تێدایە خۆشەویستیەک لەبەر خوا دوور لە دینار و دۆلار و سەرمایە تەنها لەبەر خوا کەسێکت خۆش بێ و پێغەمبەری خوا شایدیت بۆ بدا تو خوا ئەم دوانە بەیەکەوە بخەنە قەبرەوە چونکە لە دنیادا زۆر یەکتریان خۆش دەویست با لە قەبرەکەشا بەیەکەوە بن کۆتایی وتارەکەمان ئەوە دەڵێم کاتێک کە تۆ ناچاری تێکەڵاو بە خەڵکی بیبی سێ جۆر برادەر هەیە یەکەمیان زانایان دەفەرمون وەکو خواردن وایە خواردن لە ڕۆژێکە و شەوێکە عادەتەن سێ ژەم دەخورێەوە ئەو پەڕی تۆ زۆرت پێ خورات 4 ژەم و 5 ژەمت خوارد وا 6ت خوارد وا بە پسکیتێک و ساردێکەوە 10 جارت ناو بۆ خورە هەر ئەوەندە ئەو کۆمەڵە برادەرەی کە وەکو خواردن هەڵیان دەبژێری با کەم بن با زۆر نەبن با لە پەنجەکانی دەست تێ نەپەڕن ئەمانە چێن هەر کەسێ بە ماڵ و عایلەوە هات شۆت دەکا هەر کەسێ دەچێت سەر سفرەی و دێتە سەر سفرەت با ئەمانە کەم بن وا مەکە برادەرانێکی ئەوەندە زۆرت هەبن بە هیچ ڕانەگەی دیار نەبووی گلەی لێ بکە نەخێر ئەم کۆمەڵە برادەرەکە ئاوا کەم بن وەکو پوختەکانی ناخواردن دەتوانی حەقیان بدەیت تعزیە هەبوو لەگەڵ یابی سەر قەبرانی هەبوو ڕاکەی لەگەڵ یا نەخۆشی هەبوو سەردانی بکەی خانووی کرد دیاری بۆ بەری مناڵی برد دوعای خێری بۆ بکەی بوو مناڵی دوعای خێری بۆ بکەی ئەمانەت فریان دەکەوی دواتر خەڵکیش زۆر گلەیی لێ ناکە با ئەم هاوڕێیانت وەکو ناخواردنەکە کەم بن هەوڵ بدە بیان ناسە جا چۆن دایان ناسی دکتۆر عەلی شەریعەتی زانای بیرمەندی گەورەی ئێرانی قسەیەکی جوانی هەیە دەڵێ کاتێک کە تۆ لەسەرەوەی و دەسەڵاتت هەیە و بوونت هەیە و پارەت هەیە و بوو شەخسیەتت هەیە و لەشت ساغا خەڵک دەزانن تۆ چی هاوڕەکان تۆ چاک دەناسن دەڵێ من برادەری فڵان کەسم ئەوە کاک فڵان کەسی کە دەوڵەمەندە کە سەرمایەدارە کە زانایە کە لەش ساغا کە پلەی هەیە کە پای هەیە کە ئیمزای هەیە کە قەڵەمی هەیە هەموو خەڵک باسی ئەوە دەکا برادەری تۆیە بەڵام کاتێک کە شکستت هێنا کاتێک کە نەخۆش کەوتی کاتێک کە لێت قەوما کاتێک دەربەدەر بووی کاتێک لە بازرگانیدا کەوتی کاتێک لە مەکتەبا دەرنەچووی کاتێک شکستەکانی ژیانت بەسەرا هات یەک ئیسیفادەی گەورەت کردووە ئەو کاتە تۆ دەزانی ڕەفیقە ڕاستەقینەکانت چێن لەوێدا بۆ دەردەکەوێ ڕەفیقی ڕاستەقینە کێیە بۆیە زۆر جار شکست وەڵڵاهی یەک ڕەحمەتی تێدایە و ئەزانی دنیا دەوروبەرێ ڕەفیقتا کەچی وەختی ئەزانی هەمووی سێ چوارێکیان لێ نامێنێتەوە کە لە ڕۆژی تنگانەدا دڵسۆزانە پشتت تێ نەکەن و پشتت بەرنەدەن دڵسۆزانە بەدەنگتەوە بێن لە شکستا بۆ دەردەکەوێ ڕەفیقی ڕاستەقینە کێیە دوای ئەم هەڵسەنگاندنە هەوڵ بدە چەند ڕەفیقێکت بۆ ڕۆژی تنگانە ئاوا بەردەوام وەکو ناخواردن لەگەڵا بن چۆن ژەمەکان پێویستی پێێتی هەر وەختێ تەلەفۆنی بۆت کرد ئامادە بێ ئەمانە با کەم بن
برادرانی دووەم وەکو دەرمانوان کەس نییە بێ احتیاج بێت لە دەرمان مەگەر دەگمەن کەسێ بڵێ بە حیاتی پاراستۆڵێکم نەخواردووە ئیلا ڕۆژێ پێویستی بە دەرمانێک هەیە با ناسیاوت هەبێ ئەزیزم وشک مەبە مەرحەبایی هەموو کەس بکە ئەهلی مزگەوت با لە دایرەیە ناسیاوت هەبێ با لە خەستەخانە ناسیاوت هەبێ با لە پۆلیس و ئاسایشە ناسیاوت هەبێ با لە مەسئول و کاربەدەستان ناسیاوت هەبێ مەرحەبایی خەڵک بکە ڕێزی خەڵک بگرە ئەمە ڕۆژێک فریاد دەکەوێت ها جاری وا تۆ چێ خەستەخانەیەکەوە لە کتوپڕێکە حادیسەیەک ڕووداوە هەر فڵان کەس لە بیرت چۆتەوە کە برادەرە و مەرحەبایەکتە بووە لەو ساتە وەختەیە برێ دەمەدەنگتەوە وەکو چۆن لە نەخۆشەکە دەرمانەکەت بەبیر دێتەوە سوودی لێ دەبینی با ئەم کۆمەڵە برادەرەشت هەبێ بەڵام ئەمانە لە ئاستی برادەرانی یەکەم دانین جۆری سێەمی ڕەفیقەکان وەکو میکرۆب و نەخۆشیوان چۆن ئەگە بڵێن فڵان کەس نەخۆشە دەمت دەگری و هەناسب بەسەریان نەچێ بۆی تووشی نەخۆشی نەبی والله کۆمەڵە خەڵکێک هەیە حرمەتم هەیە بۆ ڕووی بەڕێزی جەنابتان و هەموو بینەران و بیسەران ئەو میکرۆب و سەرەتانن دەبێت خۆمانیان لێ پارێزین ئەویش ئەو کەسانن سێ سیفەتیان هەیە هەر کەسێک بانگی کردی بۆ بێدینکردن وتی وەرە بێدین بە وەرە ئەم ئیسلامە ڕەخنەم لەسەری هەیە ئەم قورئانە بە کەڵک نایە جاوە خۆ خەڵکێکن کەم نین ئەم وڵاتەدا ئەمەمان پێ دەڵێن خەڵک هەیە سیمینار دەگرێ کۆڕ دەگرێ وەکو ئەم وڵاتە هیچ کەم و کوڕی نەبێ بەس باسی ئیسلام و دین نەبێ وەکو ئەو وڵاتەوە شامی شەریف بێ عالم هەمووی گیرفانی گرم بێ هەمووی گیرفانی پڕ بێ هەمووی خاوەن خانووی خۆی بێ هیچ نەماوە لە وڵاتەدا لەسەر ئیسلام باز نەکرێ لەسەر دینی خوا قسە نەکرێ لەسەر تەلەڤیزۆن و کۆڕ و سیمینار نەبەسرێ هەر کەسێک لە تەلەڤیزۆنەوە لە حیزبەوە لە ڕۆژنامەوە لە فڵانەوە باسی بێدینی بۆ کردی میکرۆبە ئامان خۆتی لێ پارێزە نایەتە جەستەتەوە وەڵاهی لە ناوت دەبا چونکە ئینسان ئەگە بتکوژن خۆشترە نەک دینت لە ناو بەرن بە ناحەق بتکوژن شەهیدی بەڵام یەخوا بە بێدینی نەمری چونکە کە بە بێدینی مردی بەدبەختی هەتاهەتایی ئەینا ئەگە بە ناحەق کوژری کابرا گیانت لێ بستێنێ تۆ شەهیدی بارەگای خوای بەڵام یەخوا بە بێدینی نەچیەوە دیوانی خوا هەتا بەدبەخت دەبی دووەم هەر کەسێ پەنا بەخوا بانگی کردی بۆ کاری نامەردانە وتی وەرە بچین فڵان کەس بکوژین وتە وەرە بچین دزی بکەین وەرە تەزویر بکەین وەرە غەش بکەین وەرە با فڵان کاری لابەلا بکەین وەرە با بڕۆین بە دەوری مەکتەبی کچانە بسوڕینەوە سەماشای ناموس و شەرەفی خەڵکین ئەمانەشەن ئەمە کاری نامەردانیان پێڵەندوو لە ڕووی جەنابتان هەر کەسێک گەنجی بەڕێز پیاوی بەڕێز خوشکی بەڕێز بۆ کاری نامەردانە بانگی کردی سەرەتانە ئەمان خۆتی لێ پارێزە میکرۆبە نایەتە لەشتەوە بڵێ من و تۆ کۆتاییمان بەبەینەکە هات من ڕەفاقەتی تۆ ناکەم هەر جوابن نادەمەوە بەیانی توش دەبم سێمیان هەر کەسێ بۆ کاری نایاسایی بانگی کردی گەنجێک لەوە لە سیارەکەممان بەرین با مسابقە بکەین زین کاممان پێش دەکەوین چونکە ئەم کارە نایاساییە بڵێ بە هیچ شێوەیەک لەگەڵن نیم هەر شتێک یاسای وڵات قانون پەسەندی نەکرد بە هەموو شێوەیە خۆتی لێ پارێزە قەت دۆستایەتی کەسێک مەکە کە حەزی لە ئیشی ناقانونیە حەزی لە ئیشی تەزویراتە حەزی لە ئیشی دەستبڕینە کە سپێنێ لەبەردەم مەحکەمەدا سەری بەرز نییە قەت لەوی کەسانە ڕەفاقەت مەکە خۆ پارێزە خوا سەرفرازت دەکا ومێدەوارم بە ڕەحمەتی خوای پەروەردگار لەم ژیانی دنیادا ڕەفیقی چاکان و پاکان بین خوای گیان لێت دەپاڕێمەوە ئەگە خۆشمان چاک و پاگنین تووشی ڕەفیقی باشمان کە تووشی هاوڕێی دڵسۆزمان کە خوای لە دنیادا ڕەفیقی باشمان هەبێ لە قیامەتیشا ڕەفیقێکمان هەبێ کە تکاکاری گوناهەکانمان بێ و شەفاعەتمان بۆ بکە یا ڕەبی خوای لە ڕەفاقەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتا بێ بەشمان نەکەی خوای کە لە دنیادا بە خزمەتی نەگەیشتین خوای لە حەوزی کەوسەری ئاومان بداتێ و لە قیامەتا بە خزمەتی بگەین و شەفاعەتی گوناهەکانمان بۆ بکە یا ڕەبی خوایە بە حرمەتی ئەو دەستە بە دەست نوێژانەی کە لەبەر تۆ ئامین دەکەن هەر کەس نەخۆشە خوای شیفای بدەی خوایە هەموو ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان کردووە لەم مسلمانانە و مسلمانان یا ڕەبی خوایە ئامینی ئیماندارێکی بە حەقیان بۆ گیراکەی و شیفای نەخۆشەکانمان بدەی هەر کەس نەخۆشی نەفسی و دەرونی هەیە و دڵ و دەرونی تەنگە یا ڕەبی خوایە ڕەحمی پێ بکەی خۆشی و زەردەخەنە و فەرەحی بخەیە دڵ و دەرون و زمان و لێویەوە یا ئەرحەم الراحمین هەر کەسێک خەمبارە ڕزگاری کەی هەر کەسێک گیراوە دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە هەر کەسێک بەدەست دەستکورتیەوە دەناڵێنێ خوای گیان دەرگای ڕزق و ڕۆزی لەسەر بکەیتەوە هەر کەسێک بەخشندەیە بە مسلمانان زیاتری پێ بەخشی یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوایە هەر کەسێک دەوێت خزمەتێکی ڕاستەقینە بەم کوردستانە بکە بەم میلەتە بکە تۆ بەندەناسی و نێتی بەندەکان و کاربەدەستەکان دەخوێنیەوە هەر کەس نێتی ئیسلاح و خێری هەیە خوایە ڕەحمی پێ بکەی
هەر کەسیشی لەگەڵمان بە فێڵە خواتەوە هیدایەتی بدەی بۆی میلەتەکەمان لە ناو نەچێ خوا دەرگای ڕەحمەتی خێر لە میلەتی کوردستانە بکەیەوە برایان و ڕۆڵەکانمان لە هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس هەر کەسێک خزمەت بە پاراستنی ئەم خاک و خەڵکە دەکا نوێشکەر و تاعاتکەر و عیبادەتکەرە یا ڕەبی خوا ڕەحمی پێ بکەی ڕۆڵەی موسڵمانان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدان ڕەحم بەدڵی دایک و باوکیان بکەی دین و ئیمانی ڕۆڵەکانمان سەلامەت کەی لە ڕەفیقی خراپ خوای ئەولادەکانمان پارێزی عاقبەتمان خێرکەی بە ئیمانەوە بە خزمەتت بگەینەوە و سەرفرازی دنیا و قیامەتمان کەی آمین آمین والحمد لله رب العالمين.